وەکو ڕۆژنامە نووس کاک بەڵێن یەکێک بوو لەو کەسانەی کە پرسیارە ڕاستەکانی کرد. کاگیوە تایبەت بە کۆچی دوایی ڕۆژنامەنووسی کورد بەڵێ ساڵح پەیامی بەڕێستان چییە؟ ئەو یادەوەریانە چی بوون کە هەتا بۆ بەیەکەوە؟ کاک بەڵێن بە باوەڕی من ئەو کۆچەی کاک بەڵێن کەلێنێکی گەورە دروستەکە لە ڕۆژنامەگەری کوردی. پاش داخستنی دەنگی ئەمریکا هەموو لایەنەکان هیوایان وا بوو کە بزانین چاویان لەو بزانین کاک بەڵێن پرۆژەی داهاتووی چییە بێت، چونکە زۆر بە سەرکەوتویی ڕۆڵی خۆی وەکو ڕۆژنامە نووس لە دەنگی ئەمریکا بینی و پاش بڕیارەکەی حکوومەتی ئەمریکی من لەلایەنی خۆمەوە زۆرم پێناخۆش نەبوو، چونکە هەوڵی ئەوەمە یاخوتی وادار بووم کە ئەگەر بتوانێت ڕەنگە لەگەڵ ئێمە کار بکایە خودت بە شێوەیەک لە شێوەکان شتی هاوبەش بکەین، بەڵام بەداخەوە مەرگ ڕێگر بوو وەکو ئەڵێن. وەکو ڕۆژنامە نووس کاک بەڵێن یەکێک بوو لەو کەسانەی کە پرسیارە ڕاستەکانی کرد. زۆر جار ڕوودا و ئەهاتە پێشەوە خۆتەزانی شت دروستە بێشتی گەورە ڕوودا و یاخود لایەنی زۆرە، بەڵام چەند پرسیارێکی سەرەکی هەیە کە ئەبێ بیکەیت تا تێبگەیت ئەم بابەتە چییە. کاکە بەڵێن ئەو ڕۆژنامە نووسە بوو کە پرسیارە سەرەتاییە سەرەکیەکانی لێ لە کەسی بەرامبەر ئەکرد و وای ئەکرد کە جمهور یاخود وەرگر لە بابەتەکە یاخود لە وێنە گەورەکە زۆر بە باشی تێبگات، بە زۆر بەداخەوە بۆ کۆچی دوایی کاک بەڵێن. وەکو پەیوەندی و چۆن بوو لەگەڵیا وەکو بابەتی ئەوەی کۆتاجای کەرسە و لەگەڵا کرد چی پێوتی؟ زوو قسەمانە کرد تەبعاً، یان بۆ ئەوە بوو کە ئێمە بچین یاخود تاوتوی شتێک بابەتێک شتێک بکەین، یاخود زۆر جار هەبوو من لێمە پرسی ڕووداوێک یاخود پێشهاتەیەکی سیاسی هات لە ئەمریکا چۆنە، دیت چییە، خەڵق ئەڵێن چی، ئەویش لەم نییە پرسی لە ڕۆژهەڵات یاخود لە کوردستان چییە وەزە. بە دائیمی پەیوەندیمان هەبوو بەداخەوەی تر هەرێجا بڕیارمان ئەدا بیکەینە چاوپێکەوتن، هەنێ جاریش وەکو باگراوند قسەمانە کرد و بۆ لێک تێگەیشتنی زیاتر.